من میوانێکم هەیە باپیر کامەلا سکرتێری پارتی کرێکاران و ڕەشدەرانی کوردستان لەسەر فشارەکانی بەغدا بۆ سەر هەرێمی کوردستان، هەروەها یەکڕیزی و تەبایی ناوخۆیی خۆمان و کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئەو فشارانی کە بەغدای کات لەسەر هەرێمی کوردستان. کاک باپیر ئەم کاتت باش پێت وایە ئەو کاتت باش ئەو کاتەی بینەران و بیسەرانی خۆشەویست باش و جەژنی قوربانیان پیرۆز پیرۆز بێت. کاک باپیر پێی وایە فشارانەی کە بەغدای کاتە سەر هەرێمی کوردستان پەیوەندی بەو ژمارە و ڕقەم و بابەتە ئابووری و داراییانەوەی هەیە کە لێرە و لەوێ قسەی لەسەرەکرێ و باسەکرێت یان نەخێر بابەتەکە بابەتێکی سیاسی وەک ئاماژەم پێکرد لە پێشەکێکە بۆ ڕاگررتنی هەرێمی کوردستانە لە هەموو بوارێک کە هەوڵی بەرەو پێشچوون و جێگیرکردنی خۆیەدا. ئەو بابەتی جەنابەت ئاماژەت پێکرد کە ڕاگررتنی گەشە و پێشکەوتنی هەرێمی کوردستان لە پێش ئەوەی هەرێمی کوردستانی دروست بێت، حکوومەتە لە دوایەکانی عێراق بۆتە بەشێک لە کەلتوری هەمیشە گەمارۆی ئابووری خستۆتە سەر هەرێم و سەر ئەو بەشەی کوردستان بۆی گەشە نەکات. گەشەکردنی ئابووری بە مەترسی لەسەر خۆی دەزانێت، هەمیشە پێی وایە بەرەو کیانێکی سربەخۆ دەچین کە بتوانین ئابووریەکی بەهێزمان هەبێت یان بەرەو پێشچین. لە شۆڕشی ئەیلولدا ئەوە کراوە و لە سەرەتای ڕاپەڕینیش هەموو دام و دەستگاکانی ئیداری و حکومی جێڕاوە وەکو قەرارێکی سیاسی ڕژێمی ئەو کات. لە دوای ئەو کاتیش لە عێراقی نوێژدا بەداخەوە ئەو کەلتورە درێژەی پێدرا بە تایبەتی لە 2012 بەرنامەڕێژی کرا کە ئەو گەشە ئابووری هەبوو لە هەرێمی کوردستان، ئەو پێشکەوتنانەی هەبوو، ئەو استقراریە کە هەبوو لە ڕووی اقتصادی و لە ڕووی ئەمنیەوە بۆ پێشگیری لێکردنی چەندین جار زنجیرە کۆبوونەوە بە دەستێوەردانی وڵاتانی دەوروبەر کە هەرێم ئەو کاتی ملی نەدەدا بۆ هەموو خواستەکانی کە ئەو هاوکێشە سیاسیە لە ناوچەکە هەبوو یان لە دوای بەهاری عەرەبی کە دیتیان بە ڕێگای جیاجیا کێشان بۆ هەرێمی کوردستان بۆی ڕێگری بکەن لەو پێشکەوتنانە. لە دوای ئەو کاتی هەستان سەرەتای کۆتایی مانجی ساڵی 2012 لە کۆتایی 2016 جێبەجیان کرد کە سەرەتای 2014 دەکات. ئەو بڕیاریان جێبەجێ کرد یەکلانە بەبێ ڕاوێژکردن لەگەڵ هەرێمی کوردستان بەبێ هیچ ئەوە دواتر هەرێمی کوردستان ناچار بوو بۆ ئیدارەدانی خۆی هەنگاوی تر بنێت و وەکو جێگرەوە. لە دوای شەڕی کۆتایی شەڕیدا کە لە قۆناغیدا بوو شەڕی داعش لە ئارادا بوو، قۆناغێکی زۆر هەستیار بوو. لە دوای ئەو بەدواش ئەوە کە کرا لە قۆناغی دوای شەڕی داعشیش نیمچە چارەسەرێک دۆزرایەوە، بەڵام ئەوەش نەبوو بە وەڵام گۆی ئەوەی کە ئەو پێشکەوتنە بەردەوام بێت و ئەوە بێت ڕێگریەکی زۆر کرا لەو پێشکەوتن و گەشەکردنە ئابووریە. دوا بەدوای ئەوەی ئەو داتانەی کە باسی دەکەن هەرچەندە من زانیاریی وردم نییە، نا پسپۆرشم لەو وارەدا، بەڵام هەموو نیشانەکان ئەوە ئاماژە دەکەن کە بە پێی بڕیاری دادگای فیدرالی بێت، محکەمەی ئیتیحادی ئەوە دەبێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو کارتێکی سیاسی بەکارنێرێ، بە پێی دەستور بێ بە هەمان شێوە بە هەر پێوەرێک دی ئەو بە پێوەری کارجێڕی و دارایی بێت لە ئەستۆی حکوومەتی ناوەندایە کە موچەی فەرمانبەرانی هەموو عێراق بێ جیاوازی بکات. نمونەش شتێکتان پێ بڵم لە کاتی شەڕی داعشدا لە ساڵی 2014 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان بە بێنوێی جیاجیا بڕی، بەڵام ئیموسڵیان نەبڕی، ئەنباریان نەبڕی، کەواتە ئەو بڕیارێکە سەرچاوەی لەو بیرکردنەوە کۆنە دەکرێت یان لەو کەلتورە کۆنێک کە ئاماژەم کرد پێکرد بە خێرایی شتی ورتریش زیاتر هەیە کە بەڵام کاتەکە ڕەنگە زۆر باش گونجاو نەبێت یا یارمەتی دەرنەبێ بۆی هەموو بە ئەوە باسکەین. کەواتە ئەو بڕیارێکی سیاسیە پێش ئەوەی کارجێڕی و دارایی باشە. کەواتە بەغدا هەر داواکاریەکی کارجێڕی و دارایی هەبێ لە هەرێمی کوردستان، ئەگەر هەرێمی کوردستان جێبەجێیشی بکات زمانی ئەوە هەیە کە جارێککە ڕوبەڕووی ئەم حاڵەتانە نەبینەوە یان بیانووی ترمان پێ نەگرن. بێگومان زەمان نییە، زەمان یەک شتە بۆ ئەوەی ئەو فشارانە کەم بنەوە. یەکدەنگی کورد ئەوەی جێگەی خۆشحاڵیە هەموو فراکسیۆنەکانی کوردستانی پێش جەژن هەڵوێستێکی
هاو هەڵوێز بوون ئەو هاو هەڵوێستە وای کرد کە بەغدا هێندە جورئەت نەکات بەڵام لە ڕاگەیانەکان لێ دوانەکانی بۆ ورژانی شەقامی عەرەبی لە ناوەند لان هێز و لایەنە سیاسیەکانی جیاجێ عێراقی لە ڕێدابردننی ئەو بڕیارەیە کە یان بژگیریکردنە لەو بڕیارە یان شەریعەت پێدانیەتی بە مەبەستی شێواندنی هەتا لە ناوەندە نێودەوڵەتی و دیبلۆماسیەکانیشدا کاریگەریان هەبووە ئەو بەلا ڕێدابردن بۆیە کورد ئەگەر بێت و هێزە سیاسیەکانی کوردستان بتوانن بەیەکەوە هاوڕیز بن بتوانن بەیەکەوە هاودەنگ بن یەک گوتاری سیاسیان هەبێ چونکە ئەوە پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوە ئەو پەیوەندی بە میلەتەکەوە پەیوەندی بە هەرێمەکەوەیە پەیوەندی بە حیزبێک و لایەنێکی سیاسی نییە پەیوەندی بە دەسەڵاتی یاریمی کوردستانەوە نییە پەیوەندی بە تاکتاکی کۆمەلگای کوردیەوەیە پێویستە و ئەرچی هەموو لایەکمانە پێکەوە هاو هەڵوێز بین پشتیوانی لەوە بکەین کە موچە نەبێتە کاتێکی سیاسی لە بەڵام هەمووی پێکەوە هاوهەڵوێست نەبوون ناکرێت دەگە شتێکیان هەیە هاوڵاتیانی کوردستان و فەرمانبەران سزادان بەڵێ لەو کۆبوونەوەی پیرمام کە پارتی داوای کرد لە پارت و لایەنە سیاسیەکان کە کۆ ببنەوە بۆ ئەوەی هەڵوێستێکی ڕوون و گشتگیر هەبێ سەبارەت بەم سزایی کە بەغدا هی خەڵکی کوردستانی داوە بە هەموو پارت و لایەنە سیاسیەکانەوە کە بەشدارن وەکو پارتی سیاسی لە هەرێمی کوردستانە بەڵام بینیمان هەندێک لایەنی سیاسی نەهاتنە پێشەوە بۆ ئەم پرسە و وتیان لە بارەگای حیزبی کۆ نابینەوە ینی زۆر جار پارتی گیری خواردووە بەدەستەوەی کە من نوێنەری پارتی نیم و تەمسیلی پارتیش ناکەم بەڵام زۆر جار کە پارتی بڕیارێکە یاڵەن تاکلایەنەدای کە داوایان لێەکە ئەڵێ وەرن بادانیشین بەیەکەوە کۆ ببینەوە بۆی هەڵوێستێکی گشتگیرمان هەبێ بەرامبەر بەم حاڵەتانە ئەڵێن وەڵای ئەمە لە بارەگای حیزبی کۆ نابینەوە ینی پارتیش حیزب ئەی لەکوێ کۆ بێتەوە وەکو حیزب داوەتی و خەڵکی کردووە بینیمان یەکدەنگ نەبوون کاک باپیر هەندێک لایەن نەهاتنەوە ئەم بابەتەوە ئەمە کاریگەری نەرێنی چێ بێ لەسەرم پرسە بەڵام فراکسۆرەکانیان یەکدەنگ بوو ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەوە هەنگاوێکی باشە ومێت دەکەین لە ئایندەدا کورت یەکدەنگ بێ ئالەتێک بدۆزینەوە هەم مانگ تێدا کۆ ببینەوە یان بە شێوێکی تر ئەو جیاوازیانە نەهێڵین کە هەیە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان نەبێتە بیانوێک بۆ ئەوەی بتوانین هەمومان داکۆچی لە مافەکانمان کەین لە مافە دەستوریەکانمان کەین مافە یاسایەکانمان کەین و بتوانین شایستەدارایەکان بەردەستە بکەین هەر موچە نییە کە هەموو شایستەدارایەکانە بۆ ئەوەی گەشەی هەرێم و ئاوادانکردنەوەی هەرێم و ئۆقرەی لە هەرێم بەردەوام بێ ئەوەی کە ئەرکی هەمومانە یەکڕیزی و هاودەنجیە جگە لەوە بژاردەیەکی ترمان نییە تەنها کارکردن بێ بۆ وەکو بۆ ئایندە کارکردن بێ بۆ بە هەمە چەشنکردنی داهاتی هەرێمی کوردستان سەرچاوەدارایەکان بە فرەچەشن بکەین و لە هەمان کاتدا ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە بتوانێت عەدالەتێکی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچە جیاجیەکان بهێنێتە دی کە بە ئەو داهاتێکە لە بەردەستە کاک باپیر ینی قسەیەک هەیە لە نێو عێراقیەکانە بە تایبەتی لە ناوەڕاست و باشووری عێراقەڵێن کاتێکە هەڵبژاردن نزیکە بێتەوە هەر پارتێک یان هەر لایەنێکی سیاسی لە عێراقا زۆرتر و زیاتر پەلاماری کورد و هەرێمی کوردستان بدات لەوێ دەنگ بەدەستێنێت بۆچی تا ئێستا ئەمە بۆ بە دیاردەیەک لە ناو لایەنە سیاسیەکان هەندێک لە لایەنە سیاسیەکانە لەبری ئەوەی پێشبڕچیە لەسەر زۆرترین خزمەتگوزاری بۆ هاوڵاتیانی خۆیان بکەن یان ژایەتی هەرێمی کوردستانەکەن بۆەوەی دەنگ بەدەست بێن من پێشتر ئاماژەم پێکرد ئەو پێشینە سیاسی کە هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ گەلی کوردستان ئەو پێشینە سیاسیەوەی کردو بێتە بەشێک لە کەلتوری سیاسیان ڕاستە هەر ئێستا تانوتۆی هەڵبژاردن پروپاگەندەی هەڵبژاردن لە پێشە و تانوتۆی هەڵبژاردن بەردەوام دەبێت تا دوای هەڵبژاردنیش ڕەنگدانەوەی دەبێت ئەو هەنگاوانە یاخود ئەو شێوە بڕیارانە چاوەڕێ دەکرێن بەرامبەر هەرێمی کوردستان بدرێن بەڵام لە دەرئەنجام هەر پێویستیان بە هەرێمی کوردستان دەبێت بۆ ئەوەی حکومەت پێک بهێنن حکومەتی عێراقی پێک بهێنن من پێشم وایە هەرێمی کوردستانی شوا لاواز نییە گەر هاوکێشەی سیاسی نێودەوڵەتی تەماشا بکەین یان هاوکێشەی هەرێمی تەماشا بکەین ورد هەڵسەنگانێکی وردی بۆ بکەین هەرێمی کوردستانیش
پێگەیەکی بەهێزی هەیە لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە و لە ئایندەش دەبینین ئەو ناوچێوە دەخوازێ پێگەی هەتا ڕۆژاوی کوردستان و هەرێمی کوردستانیش پێگەی ئابوووریەکەی بەهێزتر بکرێت ئەو ڕێکەوتانەی کە کراویشن لەو دوعادا ئاماژەن بۆ ئەوە بۆ ئەوەیە لاکی تر من ومێت دەکەم کە حکوومەتی محکەمەی ئیتیحادی بڕیارێکی لە دوای جەژن بڕیارێکی تەندروستدا بۆ ئەو کێشانە پێی دەستور و بە پێی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان لە عێراقدا چارەسەر بکرێت و پەیوەندیەکانی هەرێم و پەیوەندەکانی حکوومەتی فیدرالی عێراقی لە چوارچێوەی یاسا و دەستوردا ئاسایی بکرێتەوە. ئەوە بژاردەی هەردوو لامانە نە ئێمە دەتوانین بەڵێ پێت وایە دوای جەژن کە باپیرم بڕیارە بەدرێتیانی بڕیارێکی دڵخۆشکەر بدرێ بە پێوەی ئێوە کۆبوونەوەتان هەبووە و کەسێکی سیاسین و بەرپرسی حیزبێکن پەیوەندیتان هەیە پێت وایە لە دوای جەژن بڕیارێکی دڵخۆشکەر بدرێ لەسەر ئەم پرسە و یەکلایکردنەوەی و کێشانە بە تایبەتی لە دادگای فیدراڵی؟ من پێم وایە دۆخە سیاسیەکە تەحکوم دەکا ئەو دۆخە سیاسی هەیە هەرێمی و نێودەوڵەتی لە ناوچەکە ئەوە لەلایەک تەحکوم دەکات کە دەبێت بڕیارێک بدرێت پەیوەندەکانی هەرێم و حکوومەتی اتحادی ئاسایی بکرێتەوە ئەوەش مادام بڕیارێکی سیاسیە ئەگەر کەش و هەوایەکی یان زمینەیەکی سیاسی لەبار هەیە بۆ ئەوەی ئەوان پێداچوونەوە بکەن بەڵام لەگەڵەوەشدا پێویستی بە ئەوەیە کە لێرەش ئێمە مرونەت و پش و درێژ بین بۆی چارەسەری کێشە و گرفتەکان بکرێت و من پێم لە کۆبوونەوەکاندا هیچ لەو بابەتە باس ناکراوە بەڵام حکومە ئەگەر بێت و محکەمەی ئیتیحادی ئەو بڕیارە نەدات لە بڕیارەکەی پێشەی پاشگەز بێتەوە بێگومان زیاتر نیشانە پرسیاری لەسەر بڕیارەکانی ڕابردووشی وەکو هەبووە زیاتر تۆخ دەبێتەوە بۆیە دەبێت ئەو بڕیارە بدات منطق دەڵێ دەبێت ئەو بڕیارە بدات. بەڵێ باپیر کامەلا سکرتێری پارتی کرێکاران و ڕەشدەرانی کوردستان سپاس بۆ ئەم کاتەی بێمت بەخش.